ئیشیمە ئاسنگەریە تقریبان 7-8 کەس ئیش دەکەن. ئیشیمە زیاتر ئێستا دەرگایە، پەنجەرەیە، کەپری ماڵانە، کەتیبەیە، زۆر بار هەیە کە ئیشی لێ دەکەین. یعنی ئیشەکە زیاتر دەرگا و پەنجەرێ بە دەرەجەیەک لەیلوگ و زۆر بابەتکەیە کە ئیشی لێ دەکەین. دەوامی ئیشکردیشمان لە سبەینان لە 8 بەیانیە تا 5 ئێوارەیە. سەرەتا ئەمە دەستپێکێ بۆری دێنن لە سناعی، دوای دێنەوە ئێرە دەستپێکێ دەبڕنەوە لەسەر قیاسی خۆمان، دوای دیبنە لەسەر کەتەری دیکنە زاویە و هەر نەفەرەك لۆ خۆی ئیشی خۆیت کە نەفەرەك دکێتە زاویە، نەفەرەك لۆ خۆی سازی دکە، نەفەرەك سبق دکە، نەفەرەك چتە دەبەستێنێ، بەو شێوەی ئیشی شتی دروست دکە. ڕۆژانە شتەکانەکەین عادەتەن ئێمە ڕۆژانە ئەیکەین زۆر کەمێردیجی زۆر ناکەین لەسەر ئەم تەڵەبەی خەڵکە بۆ نمونە کونجەکە ئاکەین گەزوەکە ئاکەین بووی بۆ ڕۆژی دوایی شتەکان نەمێنێت. نەوع لوقمەکانمان هەیە بەتامی میوان، لوقمی مێوژمان هەیە، لوقمی شێرمان هەیە، لوقمی حێلمان هەیە، لوقمی قەیسیمان هەیە، لوقمی مەستەچی و مەحشیمان هەیە و هەروەها دروستکردنی لەبزینە، مەسکەت، کەتانلی، گەزۆی ئەسڵ بێشەکر. طبعاً خواستەکانش لە مانگی ڕەمەزانی پیرۆزە زیاترە وەک لە وەختەکانی تر لە هەموو کاتێکە، بەڵام ئێرە مشتری تایبەتی خۆی هەیە و بەڵام لە ڕەمەزانە ئەم داواکەیە زیاترەکە. ئێستش کە ڕەمەزان شەیتر حالیان بەروبووی بەهارەیە هەیە لە ساڵێکە هەموو بەهارێک ئەم بەروبوومە لە ڕەمەزانی تر کە ڕەمەزان بەروبووی تۆزە کەمترە بەس بەڵێ زۆرە، بەڵام خەڵک بێداتر ئەیخوا بە شەوا دوای بەربانگ ئەیکڕێ مەسەن بە ڕەزایە ڕێوازە هەر شێوێ لەم دیادۆخەوایە وەڵا هەموو لە سنووری خۆمانین لەم سنوورانی خۆمان ئەم شاخانی خۆمان وەکو مەسەڵەن ڕەنگین و ئەم سوورێن و داڵانی و